کەشتیەک دەبێتە جێی مانەوەی ئەو کەسانەی بەهۆی بوومەلەرزەکەی تورکیاوە لەو وڵاتە دەربەدەر بوون و شوێنی مانەوەیان نەماوە. دەسەڵاتدارانی تورکیا بەردەوامن لە هەوڵەکانیان بۆ دابینکردنی شوێنی مانەوەی بەپەلە بۆ لێقەوماوانی بوومەلەرزەکەی سەرەتایی ئەم مانگە. بەو پێی شوێنی مانەوە یەکێکە لە پێداویستیە هەرەسەرەکیەکانی قوربانیانی بوومەلەرزەکە بە تایبەتیش لە دۆخی سەختی وەرزی زستاندا. بۆ ئەو مەبەستەش حکوومەتی تورکیا لە شارەکە ناراویەکان لە هەوڵی دابینکردنی شوێنی مانەوەیە لە ڕێی خێمە و کۆنتێنەر و هۆتێل و فارگۆنی شەمەندەفەر و کەشتیەوە. لەو چوارچێوەیەشدا کەشتی MSC ئۆریلیا دوای ئەوەی لە بەندەری ئەسکەندەرون لە ویلایەتی هاتای لەنگەری گرت بووەتە شوێنی مانەوەی هەزاران کەس دوای ئەوەی لە شاری ناپۆلی ئیتالیاوە بۆ گەیاندنی هاوکاری مرۆیی بۆ قوربانیانی بوومەلەرزەکە بەرەو تورکیا بەڕێکەوت. کەشتیەکە 358 ژووری تێدایە کە 1300 لە خۆ دەگرێت. سەرەڕای بوونی خزمەتگوزاریە پێویستیەکانی ڕۆژانە لە ئێستاشدا بەشێک لەو کەسانەی شوێنی حەوانەوەیان نەماوە بە پێی ئەو لیستەی سەرۆکایەتی بەڕێوەبردننی کارەسات و باری لە ناکاوی تورکیا ئافاد ئامادەی کردووە بۆ نێو ئەو کەشتیە زەبەلاحە گواستراونەتەوە. هاوکات ژمارەیەک لە فەرمانبەر کارەکانی پاکردنەوەی ناو کەشتیەکە ئەنجام دەدەن و خواردن و خواردنەوەش لەلایەن مانگی سووری تورکیەوە دابین دەکرێت. هەروەک لە کاتەکانی بەیانیان و ئێواراندا هۆکاری گواستنەوە بۆ دانیشتوانی ناو کەشتیەکە دابین کراوە بە مەبەستی گواستنەوەیان بۆ سەر کارەکانیان یان بۆ مەبەستی دیکە. Bakanlık olarak yaptığımız koordinasyonla bu bölgeye bu yolcu gemisini getirdik. کەشتیەکە 940 کەس لە زیان لێکەوتوان لە خۆ دەگرێت. ئەو شوێنانەی گشتین لە ناو کەشتێکەدا 1100 کەس دەگرن. پێداویستیەکانی خۆراکیش لە وشکانیەوە ئامادە دەکرێن. بڕیاریشە لە چەند ڕۆژی داهاتوودا کەشتێکی دیکە بۆ هەمان مەبەست بگاتە ئەسکەندەرون. ئامانجیش لەم هەنگاوانە دانەبڕانی هاوڵاتیانە لە ژیانی شارنشینی و گەرانتی دابینکردنی پێداویستیەکانیان لە ئاستی پێوەرە باڵاکان. هەروەها پلانێکمان هەیە بۆ لە خۆگرتنی ئەو خێزانانەی منداڵ و بەتەمەن و کەسانی خاوەن پێداویستی تایبەتیان هەیە. ئەو هاوڵاتیانەی لە ناو کەشتیەکەدا جێگیر بوون دەڵێن دوای ئەوەی خانوەکانیان بەهۆی بوومەلەرزەکەوە ڕووخاوە هیچ کەلوپەلێکیان بۆ دەرنەچووە. بەشێکی دیکەشیان دەڵێن لە دوای بوومەلەرزەکەوە ترسیان لە نیشتەجێبوون لە باڵەخانە بەرزەکاندا هەیە و لە بیری ئەوەدان چۆن بتوانن دووبارە لە ناو ئەو جۆرە باڵەخانانەدا ژیان ببەنە سەر.